من ناوم نوری محمود لە ساڵی 1965 لە سلێمانی لەدایک بووم. 1970 چوونەتە پەیمانگای هونەرە جوانەکان کە وەزبەی یەکەم بووین. 84 بۆ 85 بەشی شێوەکاری لقی نیگارکێشانم لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی تەواو کردووە لەگەڵ کۆمەڵێ هاوڕێ و برادەر و کە زەمەنێکی خۆش بوو بۆ ئێمە. و من چێژم لە خوێندنی هونەری بینی لەبەرەوەی من لە پێشیشدا هەر لە سەرەتاییەوە کاری هونەریم کردووە لەگەڵ وێنەکێشانە کاری خۆشنووسیشم کردووە. من بەشداریم کردو دوایەوە مامۆسادارۆ ڕاگەیاندین کە پێشانگایەکەی سەبارەت بە تەنها بە کاری ئەبستراکت پێم خۆش بوو منیش بەشدار بم. سەبارەت بە ئیشەکان ئەم کارانە هەمووی ئیشی چۆنەڵی کەرەستەی بەکارهاتوو بۆی زەیتە لەسەر کەنڤاس و بە شێوەی فڵچە نەکراوە بە چەقۆ کراوە و ئیشەکان بارزە، یعنی زۆر ساڵ نییە. لە زۆر شوێنە بۆ ئەستوری خۆی هەیە کە بە خۆم وام پێخۆش بووە یا ئیشەکەوا داوای کردوت بە ئەستوریەک ڕەنگەکان دابنێم. ئەم ئیشانە ئەتوانم بڵێم من نەتیجەی کۆمەڵی ئیشکردنمە لەسەر پەڵەڕەنگ لە شێوەی مڕەبعاتە، لە شێوەی چوارگۆشەیە و زۆر مەبەستم بووە لەوەی کە ئەو ڕەنگانت دای ئەنێم بە قووەتی خۆی و بە دیسانەوە کە ئەچێتە ناو تابلۆکەوە ئەم پەڵەڕەنگانە پەیوەندیان لەگەڵ یەکا چۆنە. پەیوەندیەکە ئەو کۆمپۆزیشنە دیارەکە کە خۆم ویستومە، کەواتە لە پێشە ئەم ئیشانە بە ئیشێکی زۆر بڵین وەعیەوە کراوە من و زۆر بە ئاگاییەوە و زۆر جار من پێش دەستپێکردنم بە ئیشەکە هەندێک کاری سکێچاتم بۆ کردووە، هەندێک کاری لۆحاتی کەم بۆ کردووە کە دواتر بوون بە ئەخیرەن ئەم ئیشانەی لێ دروست بووە. سەبارەت بەوەی کە من زۆرترین ڕەنگ بەکارێنم خۆمان پێخۆشە، خۆم لە سروشتێکم کە من هەموو ڕۆژێ ڕەنگە بینم و حتا من زۆر ئەوەستم لەسەر ڕەنگەکان، لەسەر ڕەنگی میوە، لەسەر ڕەنگی بڵین شاخی گۆیژەکە من نزیکین لێەوە، لەسەر ڕەنگی جلوبەرگەکان لە ناو بازاڕە. تەنانەت من جاری وایە زۆر تێڕامێنم بۆ ئەو ڕەنگانەی بڵین سەبەتەیە گۆیش کە چەند بڵین جاری وایە ئیلهامی ئیشەکان یان تەئسیری ئەو ئیشانە لەو بڵین لە ئەو میوەیە لە ڕەنگی میوەکانەوە هەندێکی وەرەگرم. هەندێکی مەسەلەن ئێمە بینەوە سەرباسی بڵین گۆیژەکە جاری وایە من زۆر سەرسامە بم کە سەبەتەیەکی گۆیش دانراوە هەمووی زەردە، دوو ڕەنگی دوو سێ چوار لەو گۆیژانە زەرد و سوورن، زۆر عیلاقەیەکی خۆی عیلاقەیەکی زۆر جوان دروستەکرا. واتە من سەرچاوی ئیشەکان ئەتوانم بڵێم لە بینینی ڕەنگی دەرەوە وەرم گرتووە، لە سروشتەوە وەرم گرتووە، بەڵام دوایی کە یەتەوە ناو من و ئەمان ئەچێتەوە ڕەنگەکان دائەنرێت، ئەمە بە فلتەرێکی ڕۆحی و هەستی زۆر باشی منە ئەڕوا ئەنجا دوای ئیشەکان ئەم ئیشانە دروست دەبێت. ڕاستیە من هەر ئاماژەشم پێە من ئیشەکان زۆر هەندێک حاڵەتێکە لە تەجریدای خۆم نایەمە دەست ئەو چرکە ساتی کە ئیتر کە من بڵین لاوەعی ئیشکا لە کاتی ڕەسمکردنمە، بەڵێ من زۆر بەمەبەست هەندێک لە پەڵەڕەنگەکان لە شێوەی چوارگۆشەیە دانێم.
چوارگۆشەکانیش هەندێک جار منەی گەڕێنمەوە بۆ ئەوەی کە من زۆر لە پاڵ ئەم ئیشانەیە کاری گرافیکەکەم و کاری گرافیکەکانی جاری وایە بەرەو دیزاینەر ڕا بەرەو چوارگۆش و سێگۆش و ئەمانە ڕا هەندێک جاریش لەوانەیە تەفسیرێک یان وەڵامێکی خۆشم بۆ وەڵامێکی دروستم دەست نەکەێ بۆ چوارگۆشە بێ بۆ بازنەی بێت ئەوە لە نەتیجەی مەسەلەن لەوانێ من 40 ساڵ 45 ساڵ زیاترە خەریکی کاری هونەریم بڵین لە نەتیجەی ئەو کارە بەردەوامەیە چونکە من بەردەوام کارەکەم یعنی ساڵ نییە مانگ نییە ئیشی تیانەکەم یعنی حتا جاری وایە لە زۆر زروفە ناخۆشەکانە من هەر کاری هونەری خۆمم کردووە بەڵام مەبەستمە ئەو پڵە ڕەنگانە دانانەکەی زۆر لای من گرنگە یعنی دانانەکەی ئەتوانم یەکسانی کەمەوە بەوەی کە وجودی منە کە پەڵە ڕەنگێ دانیم هەستەکەم دووبارە من وجودی خۆم لە واقعا بینمەوە ئیشەکان بەیەکەوە ناکەم بەڵام ئەم سێ تابلەوێ بڵین بە هەمان کارێکن بە هەمان ئیشێکن بەڵام ئەوانی کە حتا فترەی ساڵم نیەکیشیان بینە ئەوانی کە بەڵام دوایی کە ڕێخەرەکان کە مامۆستا دارۆیە وتی ئەمانە لەوانەیە لەگەڵەوەیە بگونجێت خۆی دایناوە بەڵام بڵین ئەم ئیشە گەورەیە بە سێ مەرحەلە بە سێ پارچە کراوە هەرسێکی یەک کۆمپۆزیشنە هەرسێکی بڵین هەمووی یەک ئیشە بەڵام بە سێ بەش دامناوە بە سێ لەوحە خۆم دامناوە خۆشم وامیست و حەزم کردوە سێ پارچە بێت چیرۆکی ئیشکردنەکانی منیش ئەوە نییە بڵین تەسەسول بێت من جاری وایە لە بینی ئەم ئیشانەیە ئیشی سروشتی شەکەم ئیشی واقعی شەکەم سەراحەتە ڕاستەکەی ئیشەکانی من بۆ خۆم هەستەکەم زۆر جیاوازە لەگەڵەوانی کەیە تەنانەت بڵین هاوڕەکانی هاوتەمەنی خۆشم هەستەکەم ئەوەی من زۆر جیایە لەوانی کە و ئەو تێبینی تۆش من لە پێشانگایەکی خۆتە تەبعا نەتوانی شتی خۆ بڵیت بەڵام لە تەک ئەم ئیشانەیە هەندێک جار لەوانەیە ئێمە وشەی ئەبستراکتەکە و یا ئەجوای ئەبستراکتەکە یان جۆرە ئیشکردنەکان تۆزێ زۆر تاکەم لە یەکەوە نزیک بێت ئەجینا من مجمەل ئیش بڵین جۆرە ئیشەکەی جۆرە ئیشکردنی من و تابلۆکانی من و خصوصیەتی ئیشەکانی من هەستەکەم جیاوازترەیتر بۆ مەبەستە ناکە من ئاستی من چەنە و ئاستی ئەوان باشترە یا خراپترایی من بەرزتریا نزمترە ئیتر ئەوانش هەندێکی ژەکێتەوە سەر پێشانگاکە نازانم ئیتر ئەتوانین ئێمە من پێشانگەکە بە پێشانگایەکی سەرکەوتووە زانم بێجگە لە کارەکانی خۆشم کۆمەڵی کاریکەی تایە کە سەرنجی منی ڕاکێشاوە منی لە بەردەم لەوحەکانی خۆیان ناهێشتوێتەوە خۆی تەبیعەتی مرۆڤی ژوایە کە سەیری ئیشێکەکە دایمە بۆ شکڵێکە گەڕێت ئیتر لە تابلۆیە بێجاری وایە تۆ سەیری دارێکەکەی هینە سروشتی ئینسان ئاوایە مرۆڤ ئاوایە چاوی ئیدراکی شکڵیەوەی بۆ شکڵێکە گەڕێتیە بەڵام ئەوەیە من ئەو حەقەش بە بینەرەیەم کە خۆی چی تیابینێتەوە سروشتیشی تیابینێتەوە یان لەقتەیەک لە واقعی تیابینێتەوە ئەوەش هەر کارێکە من ئەوەشم هەر پێ باشە و پێم خۆشە بەڵام ئیشەکان 100% سروشتین و ئەشتوانین من برادێکە زۆر سەیری ئیشەکانی کردم وتی ئەتوانین ئەمە بڵین ئەبستراکتی و ئەبستراکتیش نییە سروشتە بڵین دیمەنێکی سروشتیە و دیمەنێکی سروشتیش نییە من ئەم لە حەزەیم زۆر پێ باش